ساڵتان لەبێت بینەرانی کورسادی وسمنا ڕۆتۆفیقم ئەڵخێم شەوی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕۆڵی یەکێتی لە خزمەتکردنی چین و توێژە جیاوازەکانی کوردستان. هەمومان نزانین حیزب کە دامەزرێت لە پێناو ئامانجیشی دیاریکراو دامەزرێت، ئەویش خزمەتکردنە بە دۆزی ڕەوای ئەو نەتەوەیە و ئەو میلەتە و لە پێناو گەیاندنی بە دۆخێکی ئارام و بەگەیاندنی بە سەرجەم مافەڕاوەکانی خۆی. ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنی تاوەکۆم قۆناغی کە ئێستا ئێمە گفتوگۆکەین چی بووە؟ هەورازوو نشێوی زۆر بڕێوە یەکێتی نیشتیمانی کوردستان گلەی و گازندەی خەڵکی زۆر لە بەرچاو گرتووە و بەشێکی زۆر لە چین و توێژە جیاوازەکانیش هەمیشە بەتەنگ ئەم حیزبەوە بوون. ئاخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی لە ئاست داوا و داخوازی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ بەبێ جیاوازی لەسەر جەم قۆناغە جیاوازەکانی خەباتی خۆیدا. یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن نەتوانێت لەم قۆناغی ئێستادا کە ئێمە نزیکە بینەوە لە پرۆسەی هەڵبژاردن ئەسپی خۆی تاو بدە. یەکێتی چۆن نەتوانێت خزمەتێک بەبێ جیاوازی بکە بەسەر جەم کۆمەڵانی خەڵکی کوردستان هەر لە زاخۆ تاوەکو خانەقین. یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن نەتوانێت ڕۆڵ بژێڕێت لە ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستان، لە ئایندەی پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان، لە ئایندەی پەیوەندیەکانی بە دنیای دەرەوە بە هەرێمایەتی. ئەم شەو گفتوگۆکەیت لەسەر ئەم بابەتانە و کۆمەڵی بابەتی دیکەی دیاریکراو بەم بابەتەمانەوە کە بە میوانداری برای بەڕێزمان کاکفەمی بوران سەرپەرشتیاری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان کە لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێربی. کاکفەمی سوپاس دەکەین، ئەزانین ماندوویت لە پۆستی تازەشە پیرۆز بێت کە سەرپەرشتیاری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانێکی ئێستا. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە حیزبێک بووە کە بنەمای دامەزراندنی بۆ خەباتوە بە دۆزی ڕەوای گەلی کورد، بەڵام لە قۆناغەکاندا جیاوازی بەسەر ئەو خەباتە داهاتووە. لە قۆناغە جیاوازەکاندا گلەی و گازەندە ئاراستەکراوە، دەستخۆشی ئاراستەکراوە. بەگشتی خوێنەوەتان بۆ خزمەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوێک لە ئێستادا باس بکەین چۆن هەڵەسەنگێت. سپاس دەکەم کاگاوڕێ، ئەم کاتتان باش. سڵاو بۆ جەناب و بۆ بینەران. خۆی بە بێگومان جەنابەت جوان ڕوونت کردەوە. حزب وەکو ئەگەر ئێمە قسە لەسەر پێگاتی حزب بکەین، ینی حزب یەکێکە لە مۆدێرنترین ئالێتەکانی خەباتکردن ئەمڕۆ لە دنیای پێشکەوتوشە. حزب ڕۆڵێکی بنچینەی و ڕۆڵێکی ئەساسیە بینێت. یعنی حزب ئێساکە لەو کۆمەلگانی کە لە خەمیش ڕەخسیون، لەو کۆمەلگایانش کە هەموو پێداویستیەکانی هاوڵاتی چ وەکو تاک یاخود وەکو کۆمەڵ وەری بگریت، لەو کۆمەلگان شاشتان حزب زەرورەتە بۆ لەبەرەوەی حزب یەکێکە لە دیاردا هەرە مۆدێرنەکانی ژیانی مرۆڤاتی و مرۆڤاتی لە دوای قۆناغێکی دوور و درێژ لە خەباتکردن لەگەڵ سروشتا، لە خەباتکردن لەگەڵ دنیای دەوروبەری خۆیە. اینجا توانیوێتی بگا بەوەی کە ئەم پێشکەوتنانە بەدی بێنێت و لەناو ئەم پێشکەوتنانەشە حزب حیزبایەتی ئالێتێکی ڕەوایە بۆ بەدیهاتنی ئامانجەکان. بەبێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێک لە کوردستانە بۆ ئەناسێتەوە کە بڕێکی زۆر لە شەفافیت لە ڕوئیای، بڕێکی زۆر لە شەفافیت لە سیاست و لە خیتاب و لە ئەجندایە حزوری هەیە و ڕەنگە هەر ئەم جۆرە لە کرانەوەی یەکێتی بە دنیای دەرەوەی خۆی و هەر ئەم جۆرە لە کرانەوەی یەکێتی بۆ شەقامی کوردی و بۆ کۆمەلگای بۆ دەرەوەی کۆمەلگای کوردیش جیای بکاتەوە لە هێزەکانی تری لە کوردستان. هەمیشە تێگەشتن لە سیاسەتی یەکێتی پێویستی بەبیرکردنەوەی زۆر نەبووە، شەرحی زۆری نەویستووە بۆ لەبەرەوەی یەکێتی کە خۆی وەکو هێزێکدا ئەمەزرێت بەشێکی سەرەکی پێکهاتی کۆمەلگەی کوردیە و لە ناو ئێش و ئازارەکانی کۆمەلگەی کوردیەوە ئەم هێزەدا ئەمەزرێت. بۆیە ئەم هێزەکە لە ناو هەناوی کۆمەلگاوەدا ئەمەزرێت سیاسەتەکانیشی ڕنگدانەوەی ژیانی کۆمەڵایەتی، ڕنگدانەوەی خەباتی دیموکراسی، ڕنگدانەوەی هێزی چەکداری، ڕنگدانەوەی ژیانی مەدەنی، ڕنگدانەوەی خەباتی یاساییەتی بۆ ژیانێکی مۆدێرن و ژیانێکی هاوچەرخ. لەم ڕوانەوە من پێم وایە یەکێتی وەکو هێزێک هەمیشە پێی وا بووە دەبێت بەو جۆرە سیاست بکات کە لەو قۆناغەیە پێویستێتی، واتە بەڕەچاوکردنی قۆناغ، بەڕەچاوکردنی هەلومەرج، بەبینینی هەلومەرجی گۆڕاوی دنیا، هەلومەرجی گۆڕاوی دنیا لە ڕووی سیاسیەوە، هەلومەرجی گۆڕاوی دنیا لە ڕووی ئابووریەوە، هەلومەرجی گۆڕاوی دنیا لە ڕووی کۆمەڵایەتیەوە، دوجار هەلومەرجی گۆڕاوی کۆمەڵایەتی خۆشی لەسەر ئاسی کۆمەلگەی کوردی بەم جۆرە سیاست و دنیابینی و ڕوئیای خۆیدا ئەڕێژێت. ئەم هێزە بەبێ گومان بۆیە بە زوندێتی ماوەتەوە سەرباری ڕخنەکان، بۆیە هەمیشە هێزێکی کاریگەرە لەسەر ئاسی
شەقامی کوردی و سیاسەتی ناوچەکە و ئیقلیمیش لەبەرەوەی هێزێک بووە بە بەردەوامی خۆی ئەبدەیتی خزمەتگوزاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە. ئەمانە بابەتی ئەجگار گرنگن. هەر کاتێک هێزێک توانی بەردەوام بێت لە خوێندنەوەکردنەوە، بەردەوام دەست و پەنجە لەگەڵ خواستەکانی خەڵک بۆ ئەو قۆناغی کەتیا ئەژێت نەرم کات بە بێگومان ئەم هێزە ئەتوانێت هەمیشە بە زونێتی بمینێتەوە و کارتێکی گەورە و کارتێکی کاریگەر بێت بۆ هاوسەنگکردنی ململانە سیاسەکان لەو مەرحەلەی کەتیا ئەژێت. ئەم موزە و ئەم ئەکتیڤێتی لە چیەوە وەرگرتووە؟ پرسیارەکەی جەنابەت ئەوەیە ئەم وزەی کە هەمیشە لە یەکێتیە هەیە لە خەڵکەکەیەوە وەریگرتووە، لە سیاسەتە ڕاست و ڕەوانەوەکەیەتی بۆ خەڵک، لە ڕوئایەتی بۆ کۆمەلگا، لە ڕوئایەتی بۆ میدیا، لە ڕوئایەتی بۆ خەباتی ژن، لە ڕوئایەتی بۆ خەباتی کۆمەلگەی مەدەنی، بۆ سەروەری یاسا، بۆ خەباتی دیموکراسی. یعنی ئەم هێزە هەمیشە بە جۆرێک تەعاملی کردووە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان وزەی پێ ببەخشن، ئارامی پێ ببەخشن، ڕەخنەشی لێ ئەگرن، چاوەڕوانیەکانیشیان زۆرە لێی، بەڵام بە بەردەوامی دەرفەتێکشیان داوەتی یەکێتی بۆی بتوانێت بەهێمنی سیاسەتی خۆی دابڕێژێت و نێڵێت کۆمەلگەی کوردی بگاتە کەنارێک کە کەنارەکە نائارام بێت بە پێچوانەوە هەمیشە خەڵک پێی وا بوو یەکێتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەگەێنێتە کەناری ئارامیەکان، ئارامی سیاسی، ئارامی ئابووری و کوێ و ئارامیانی کە بۆ هەموو ئینسانێک پێویستە لە کۆمەلگایەکی هاوچەرخ و تەندروستە. بەڵام ینی زۆر جاری ژەر ئەو خەڵکەی و ئەو هاوڵاتیانی و ئەو ئەندام و لایەنگرانی کە متمانەیان بەخشیوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان، زۆر جار یەکێتی نیشتیمانی کوردستان ئیتر ئەگەر بە مەبەست بوو بێ یا غێر مەبەست کەلێنێکی دروست کردووە لە نێو خۆی و ئەو جەماوەریدا، لە نێو خۆی ئەو چین و توێژانەدا. هۆکاری دروستکردنی و کەلێنانە چی بۆ کە یەکێتی ئەگەر بە مەبەست و بێ مەبەست دروستی کردبێ. زۆر جار وەکو جەنابە دووتوتە هەندێک لە خەڵکو و چین و توێژی هەرێمی کوردستان ناڕازیش بوون لە یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم ناڕەزایەتیانە لە چێوە سەرچاوی گرتووە، لە چێوە سەری هەڵداوە، هۆکارەکانی چی بوون، فاکتەرەکان چی بوون، پاڵنەرەکان چی بوون؟ کاتفەرمی دیارە کۆمەلگەی کوردی لە تەجاوزی مەرحەلەکانی پێشووتری کردووە و ئەم کۆمەلگایە گەشەی کردووە لەگەڵ گەشەکردنی ژیانی ئیجتیماعی ئینسان، داواکاریەکانی خەڵکیش گۆڕانکاری بەسەرادێت، لەگەڵ گەشەکردنی عەقڵی ئینسان، فکری ئینسان، تەسەوراتی مرۆڤ بۆ دیاردەکان، بۆ ژیان، بۆ شارستانیەت، بۆ حیاتی حیزبایەتی، بۆ ژیانی پەرلەمانی، بۆ خەباتی دیموکراسی. کاتێک کە ئەم گەشەکردنا بێت بە بێگومان ئەم گۆڕانکاریەکە لە زیهنێتی ئینسانە دروستە بێت، داواکاریەکانیشی هاوکات گەشە ئەکات، سەقفی داواکاریەکانی بەرز ئەبێتەوە و وشیارتر ئەبێت بەرامبەر بە ئەرک و مافەکانی. ئەمە هۆکارێکی ئەساسی بووە. لەگەڵیشە بەداخۆ ئێمە بینین کوردستان لە 2005 تاکو 2012 سەقامگیر بوو، ئارام بوو، یەکێتی باش ئەیتوانی ئامانجە سیاسیەکانی خۆی و استراتیژی خۆی بەدی بێنێت. لەو ڕۆژگارە و هەتاوکو ئەمڕۆ بە بێگومان ئەمە مبەریرهێرانەوە نییە، بەڵام بە دڵنیایەوە پێت ئەڵێم لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال و هەتا ئەو کاتی ژیان ئاوایی ئەکات تاوەکو ئەم ڕۆژ لە کوردستانە هیچ مفەکرێکی سیاسیش ناتوانێت بڵێ ئیستیقراری سیاسی هەبووە. یعنی ئەمە من بە زمانی بە شێکی کۆنکرێتی بە ڕەهایی نایڵێم، بەڵام بە دڵنیاییەوە ئیستیقرار زۆر کەم بووە، مەشاکیلی ئابووریمان زۆر بووە، کێشەی سیاسیمان زۆر بووە، لێک تێنەگەیشتن لە بینی هێزە سیاسیەکانە زۆر بووە. ئەو فکر و ئەو فەلسەفە و ئەو ڕوئایی کە مام جەلال بۆ ژیان هەی بووە، ئەمە کاری پێ نەکراوە. چی ئێمە چی هێزە سیاسیەکانی تر و ڕەنگە زۆر جار گلەی لە ئێمە کراوە، طبعاً کاڵێم ئێمە وەکو کورد نەک ئێمە وەکو یەکێتی، هێزەکانی تر، خەڵکی تر، هێزە عەرەبیەکان سوودیان لەم فکر و لەم تێزانە بینیوە کە جەنابی مام جەلال بۆ ژیان هەی بووە. ئەمە وای کردووە ئێمە نەتوانین لە سای ئەم نەبوونی ئیستیقرارەیە ئەو خواستەی کە کۆمەلگا هەیەی لەگەڵ پێشکەوتنەکانی خۆیان بەدیان بێنین. ئەمە هۆکاری بنچینەی بووە. لە پاڵیشیە بە بێگومان خەڵکانێک هەبووە کە ئارەزووی ئەوەیان نییە کە یەکێتی گەشە بکات و ژیانی ژوایە، ژیان دوجار ململانەیە. چۆن ئێمە ئەتوانین ململانەیەکی تەندروست و سیاسەتێکی حەکیمانە لەگەڵ ئەم جیاوازیانەی خەڵکی ترا بکەین؟ ئەگەر ئێمە هێمن بین، ئەگەر ئێمە بە ئارامی سیاسەتی خۆمان ڕوونکەینەوە و زۆر نیگەران نەبین بەوەی کە ڕەخنەمان لێ ئەگرن و ئەو ململانیانی کە لەگەڵمانە ئەکرێت زۆر جا کە ململانێکی ناتەندروستە ئەگەر ئێمە فرامۆشیان بکەین و بایەخیان پێ نەدەین کە بە بێگومان پێم وایە واشمان کردووە، ئەتوانین لە ڕاستە شەقامی بەدیهاتنی ئامانجەکانی خەڵکی کوردستان دوور نەکەوینەوە بەدیان بێنین. بۆیە ئێمە هەموو هەمیشە و پێمان وا بووە ڕەخنە ڕەهەندێکی بنچینەی بە زیندوو هێشتنەوەی یەکێتی بووە. ئەم ڕەخنانەی کە ئەژیرێت
یاخود ئەو خواستانی کە ئێمە پێمان وا بووە نەمانتوانێت بیانینێنەدی دوجار هەموو ئەمانە ئەبن بە تێشووی ڕێبازی بەدیهاتنی ئامانجەکانی خەڵکی کوردستان واتە گلەییەکان ڕخنەکان بەدینەهاتنی ئاواتەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەموو ئەمانە ئێمە ئەیانکەین بە نەخشە ڕێگا وەکو ئەجندا تەعاملیان لەگەڵاکەین خۆمانیان لێ نادیدە ناگرین ڕخنە لە خۆمانەگرین و ئەرزانی لە شۆکەم و کورتیمان هەبووە بۆەوەی بتوانین بە ئارامی هەوڵی بەدیهاتنی و ئامانجانە بدەین بە بێگومان وامان کردووە بۆیە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش زۆر جار دەستیان لەسەر دڵیان داناوە و چاوپۆشیان لەوە کردووە کە ئێمە مەسئولێکی ئێمە یاخود وەکو حزب وەکو پێویست ئەدای بابەتێکی دیاریکراومان نەکرێت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێوە پێتان ڕەوایە کە چین و توێژەکانی خەڵکی کوردستان و هاوڵاتیانی ئەم هەرێمە کە بۆ نمونە وەکو جەنابە داماژەی پێیەکی کێشێتی بەم شێوازە هاتۆتە گۆڕێەوە بەم شێوازە خەباتی کردووە لە پێناو ئازادی و دیموکراسی و بەرقەرارکردنی ئازادی ڕادەربڕین و فراهەمکردنی هەرێمێکی ئازاد و ئارام بۆ خەڵکی کوردستان پێتان وایانی خەڵکەتوانێ محاسەبەی یەشێتی بکات و داوای زیاتر لە یەشێتی بکات و بە یەشێتی بڵێ ئەم هەنگاوت هەڵەیە لە پێناو خەڵکانیە و ئەم هەنگاوت ڕاستە دەبێ بیگریتە بەر ئەگەر وابێت ینی توانراوە بە گوێی خەڵکی هەرێمی کوردستان و بە چین و توێژە جیاوازەکان بژیرێت جویان لێ بژیرێت بە بێگومان یعنی لەبەر ئەوەی یەکێتی هێزێک بووە بربەستەکانی بینی خۆی و جەماوەرەکەی زۆر زۆر کەم کردوێتەوە ئەمە هۆکارێکی بنچینەی بۆ ئەوەی کەناڵەکانی دیالۆ کەناڵەکانی گفتوگۆ لە بینی ئێمە و کۆمەڵانی خەڵکی کوردستانە کەناڵێک نەبن زۆر قورزن و دەستیان پێی نەگات ئەمە هۆکار بۆ ئەوەی بەڵێ ڕخنەمان لێ بژیرێت بڵێ زۆر جار گلەی و گازندیان لێ کردوین لە ئۆرگانەکانی خۆمان لە خەڵکی دڵسۆزی خۆمان لە پیاوی تێکۆشەری خۆمان لە ژنی تێکۆشەری خۆمان ڕخنەی زۆر زۆر توند لە ئەدای ئێمە گیراوە لە قۆناغی لە قۆناغەکان بە ئێستاشەوە ئێمە لەبەر ئەوەی گفتوگۆمان بەردەوام بووە لەبەر ئەوەی بڕوامان وا بووە لە نەتیجەی ئەم ڕخنانەی کە لە یەکێتی و لە ئەدای یەکێتی و لە سیاسەتی یەکێتی ئەگیرێت دوجار یەکێتیەکی تەندروستی لە بەرەمهێنرێت وەختێکی زۆریشمان بۆ تەرخان کردووە وە نیگەران نەبووین و ڕووگرژ نەبووین بە پێچوانەوە ئێمە وەکو محاسبە نەمان بینیەوە ئێمە وەکو ئامۆژگاری بینیومانە چکی حقیقت ئەوان ئەگەر ڕخنەکەشیان تون بێت هەمیشە وەکو ئامۆژگاری و وەکو ئەوەی کە ئینسانێک کە ڕۆڵەیەکی خۆی گەورە ئەکات لە جێگایەک بە دڵی ئەو ناجوڵێتەوە سەرزنشتێکی بکات یان بانگی بکات ئیجراعاتێکی لەگەڵا بکات ئێمە لەبەرەوەی خێزانێک بووین وەکو خێزانێک تەعاملمان لەگەڵ ئۆرگانەکانی خۆمان لەگەڵ کادری خۆمان لەگەڵ شەقامی خۆمان کردووە زۆر نیگەران نەبووینەوە بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە ئەمانە بۆتە تێشووی سەرکەوتنەکانی ئێمە دلیل بۆ ئەمە چییە؟ یعنی کاکاوڕێ هیچ هێزێک بە ئەندازەی یەکێتی ئاستەنگ و گرفت و کێشە گرفتی خۆی گرفتی ناوخۆی گرفتی دەرەکی مەشاکیلەکانی بە درێژایی 15 ساڵی ڕابردوو هیچ هێزێک بە ئەندازی یەکێتی ڕوبەڕووی ئەو تەحەدا و ئاستەنگ و کێشە و گرفتانە نەبووتەوە بەڵام لەبەر ئەوەی بە ئارامی تەعاملی کردووە و پێمان وابووە ئەم ڕووداوانی کە دێنە پێشەوە بەشێکە لەو مەبدەئی هەمانە بەشێکە لەو ستراکچەریکی یەکێتی لەسەردا مەزراوە بۆیە ئەمە نەگوای نەکردو یەکێتی بکرێتە پراوێزی گۆڕانکاریەکانەوە بەڵکو هەمیشە یەکێتی خۆی داهێنەری بەشێکی زۆری گۆڕانکاریەکان بووە واتە ئەمە بۆتە تێشوو بۆ ئێمە ڕخنەکان و گلەکانی خەڵکی خۆمان دڵسۆزانی ئێمە تێکۆشەرەکانی ئێمە دۆستەکانی ئێمە وای لێ نەکردوین مات و مەلول دابنیشین بیر بکەینەوە لەوەی کە تووشی چکارە سات و ئاستەنگە ڕخنەت ئەژیرێت ڕخنە لە پاشەکشەکردنی یەشێتی ژیرە لەو هەنگاوانە کەواتە ینی لە دوای ڕخنەکانەوە هەنگاوی جدی نراوە بۆەوەی کە یەشێتی بچێتەوە ئاستەی کە لە توانایدا هەیە بەبێ جیاوازی خزمەت بکات لە هەموو بوارەکان و بۆ هەموو چین و توێژەکان کاک هاوڕێ یەکێتی نیشتیمانی کوردستان طبعاً ڕخنەگرتن و قسەکردن لەسەر یەکێتی لای ئێمە بەبێ دراسە نەبووە هەمیشە لە ڕووی نەفسیەوە حاڵەتی دەرونی کادری خۆمان و جەماوەری دڵسۆزی خۆمان هەمیشە حسابی بۆ کراوە لای یەکێتی بە بێگومان یعنی لە هەموو قۆناغەکانی شاوا بوو لە سەرەتای دامەزراندنی و هەتاکو ئەمڕۆ ئێمە کە دانیشتوین حسابکردن بۆ حاڵەتی نەفسی کادری خۆمان و جەماوەری دڵسۆزی خۆمان دۆخێکی دروست کردووە کە ئەم حاڵەتانە وەکو دیاردەیەکی نۆرمال ببینین و ئەوانیش بە نۆرمالی تەعامل لەگەڵ ئێمە ئەگەر کادری خۆشتان نەبێت لە چین و توێژە جیاوازەکانی دیکەش بێ ئینتیمای بۆ لایەنیش کەشە بێ ینی ئاسایی بۆ ینی ئێوە چۆنەڵی ئامۆژگاری یاخود ڕخنەکانیتان قبوڵە ئەگەر تەماشای دنیای ڕۆژنامەگەری کوردی بکەیت ئەگەر تەماشای میدیا بکەیت بە دیاریکراوی لە دوای پرۆسی ئازادی عێراق و تاوکو ئەمڕۆ بڕی ئەو لاپەڕانی کە بە ڕخنەگرتن لە یەکێتی پڕکراوەتەوە دەجار زیاتر لە کوی هێزە سیاسەکانی تری کوردستان لە کوی هێزە سیاسەکانی تری کوردستان
ئەو ڕخنانی کە ڕخنەی نابەجێ بوون و ڕخنەیەک بوون لەسەر بنەمانە بوون بە بێگومان لای ئێمە جێگەی نەبووتەوە و بە حاڵەتێکی تەندروستیش تەعاملمان لەگەڵی کردووە و ئەو ڕخنانی کە ڕخنەی بابەتی و ڕخنەی بنیان نەربوون بۆ ئەوەی یەکێتی هەڵەیەکی کردووە یاخود لە مەبادیەکی خۆی پاشەکشەی کردووە یان نەیتوانی و ئامانجێک بێنێتە دی ئەو ڕخنەیە ئێمە بە بێگومان وەکو کارنامە تەعاملمان لەگەڵی کردووە و سوپاسگوزاریش بووین و ئێمە یەکێتی وەکو هێزێک ینی ئەگە تۆ بچیتە ناو دنیای ڕووناکبیری وەسەتی سەقافی ئێمەوە هەمیشە قسەکردنی نوخبەی ڕووناکبیر و نوخبەی خوێنەواری ئێمە زیاتر مناقەشەکانیان بە ئاراستی یەکێتی بووە لە هەموو ناوچەکانی کوردستانە بۆ لەبەرەوەی قەت یەکێتی هێزێکی کۆنکرێتی نەبوو بۆ تەعاملکردن لەگەڵ نووسەرانە یعنی خیتابی خۆی زاڵ نەکردووە تعمیمی نەکردووە بیرکردنەوەی خۆی تعمیم نەکردووە بە بەردەوامی ڕوبەرێکی هێشتوتەوە بۆ ئەوەی لەو ڕوبەرەیە خەڵک بتوانێت ڕخنەمان لێ بگرێت یعنی بە کورتی ئەتوانم ینی بۆی تعبیرەکە ڕوونتر بێت ڕخنەگرتن لە یەکێتی لە لای خەڵکی نوخبەی ئێمە و لە ناو دنیای ڕووناکبیری ئێمەیە زۆر ئاسانتر بووە وەکو ڕخنە لە هێزێکی تر لە 15 ساڵی ڕابردووە بڕۆم وانە کەسێک لەسەر ئەوەی کە نەک ڕخنە تەشیرشی بە یەکێتی کرد بێت یەکێتی سکاڵایەکی یاسایی لەسەر تۆمار کرد بێت بۆ دوجار ئەمە بەشێکە لەو ڕوئایی کە یەکێتی بۆ ژیانی دیموکراسی هەیەی لە کۆمەلگایە کاکەڕێ کە قسە لەسەر ژیانی دیموکراسی ئەکرێت ئەمە ناکرێت هەمووی هەر خیتاب بێت تەمە من کە ئەم قسانە ئەەکەم ئێش و ئازاری نەتەوەکەی خۆمم لە پێش چاوە گرفت و ئاریشەکانی نەتەوەکەی خۆمم ئەبینم کێشەی شارەکان ئەبینم کێشەی کەرکک ئەبینم کێشەی سلەیمانی و هەولێر و دووهۆک ئەبینم واتە من ئەم قساناکەم مانای ئەوە نییە دنیا شامی شەریفە هیچ کێشێک لە وڵاتیان هێنا بەعکسەوە کێشەکان زۆرن بەڵام ئەماڵێم لە ڕووی مەبدەئێوە ئەمانە مەبادئن لای ئێمە قسەکە ئەوەیە کاگاوڕێ کە قسە لەسەر خەباتی دیموکراسی و کۆمەلگایەکی کراوە و خۆشگوزەرانەکەیت نابێ قسە لەسەر ڕخنە نەکەیت نابێ حساب بۆ ڕخنە نەکەیت کە قسە لەسەر دیموکراسیەتەکەیت نابێ قسە لەسەر ئەوە نەکەیت کە دیموکراسیت کاتێک دەتوانێت دو ئامانجەکانی بێنێتە دی کە هەڵبژاردننی نەزیه هەبێت دەی لەم مەجالانەیە یان کە قسە لەسەر دیموکراسیەکەی ناکرێت قسە لەسەر ئازادی ژن نەکەیت ناکرێت قسە لەسەر ئازادی خەباتی ڕێکخرا و سندیکا و کۆمەڵەکان نەکەیت ناکرێت قسە لەسەر ئازادی هێز و لایەنە سیاسیەکان نەکەیت خۆ قسەکەش ئەوەیە ینی کە خەڵک بۆ نمونە ئێسێمە باز لە ڕۆڵی یەکێتیەکەین لە خزمەتی چین و توێژەکان لەوە چێ هەندێک لە خەڵک وها تێبگای ینی خزمەتی یەشێتی دەبێت لە بوارە مەدەنیەکەیە بێویش ئاوەدانی و ینی ئاوەدانکردنەوەی شارەکان و هەروەها خزمەتگوزاری سەرەتایی بۆ هاوڵاتیان ئێخۆ ئەوەی کە خزمەتە و ئەوەی کە گرنگە بەلایەن هاوڵاتیان هێرێمی کوردستانەوە پێشخستنی ڕەوڕەوی دیموکراسیە و بنەماکانی دیموکراسی پتەوکردنێتی و سەروەری دادگاکانەوە سەروەری یاسایە سەروەری پەرلەمانە و ئەکتیڤکردنی حکوومەت هێرێمی کوردستانە کە خۆی ئەمانە بەشێکن لە ڕۆڵ و خەباتی هەموو حیزبەکان و لە ناوێندا یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆی یەشێکە لە پێکەنەرە سەرەکیەکانی حکوومەت هێرێمی کوردستان لەم بوارانەیە یەکێتی توانیوێتی چی بکات ئەوەی کە پێی کراوە کردوێتی یاخود سەڵی کردوێتەوە لە هەنێشت من پێم وایە دیدی یەکێتی بۆ ئازادی دیدی یەکێتی بۆ خەباتی دیموکراسی دیدی یەکێتی بۆ سەروەری یاسا دیدی یەکێتی بۆ بەدیهاتنی ئامانجە باڵاکانی مرۆڤی کورد دیدێکی ئەجگار وازح بووە و دیدێک بۆ من پێم وایە مقارنە ناکرێت بە هێزەکانی تر هەڵبەتە ڕەنگە ئێمە نەمانتوانی بێت دو ئامانجەکانی ئەم ئەجندایانە بەدیبێنین کێشە زۆر بووە گرفت زۆر بووە لە وڵاتی ئێمەیە لە 10 ساڵی ڕابردووە لانی کەم لە 10 ساڵی ڕابردووە ئیستیقراری سیاسی کەم بووە ئیستیقراری اقتصادی کەم بووە کاتێک تو لە وڵاتێکا بژێیت ئیستیقراری سیاسی کەم بێت مەشاکیل و کێشە و گرفت لەگەڵ بەغدایە زۆر بێت لەگەڵیشە کێشە و گرفتی اقتصادیشت زۆر بێت بەدیهاتنی ئامانجەکانی تری مرۆڤ کە ئامانجی گەورن کە فەلسفەی گەورن و ژیان لەسەر ئەم فەلسفانەدا ڕێژراوە تۆزێک قورس ئەبێت بەڵام ئێمە کاگەڕێ بەڵام ئێمە ئەمانەوێت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵێن ئاگامان لێ ئەزانین مەشاکیلەکان چەند زۆرن بەڵام دڵنیابن چۆن کار ئەکەین بۆ ئەوەی دیموکراسیت وەکەوەی کە هەیە وشیاری تاک وەکەوەی کە پێویستە گەشە بکات لە پاڵیشیا دەبێت خەبات بکەین بۆ خۆشگوزەرانیەکانتان خەبات بکەین بۆ ئەوەی ئینسان لە وڵاتی ئێمە لەمە زیاتر ڕەنج نەدا کاکە کە یەکێتی دامەزرا بۆدا نەمەزرا خەڵک برسی بێ یەکێتی کە دامەزرا بۆدا نەمەزرا کە دەرگاکانی سەر ڕخنە قوفڵ بکرێت یەکێتی دامەزرا مامجلال کە ئەم هێزەدا ئەمەزرێنێ بۆ ئەوەیەتی کە ستراکچەری حیزبایەتی لە کۆمەڵگەی کوردیا بگۆڕێت عقل و فکر و فەلسفە و دنیابینی بۆ حیزبایەتی بگۆڕێت من پێم وایە بەشێکی زۆری ئەمە هاتووەتە دی بەڵام بەداخەوە کاتێک کە کێشەی ئابووری بەرۆکتەگرێت کە کێشەی ئابووری نایڵێت کۆمەلگاکە استقرار بکات ئەو مجتەمع مەدەنیەی کە یەکێتیش لە زیهنیەتی خۆیان ئامادەی کردو بە کۆمەلگاکەی
لە بەدیهاتنی دوا ئەکەوێت. ێ باشە کاکفامی هەر بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستانەڵەن یەکێتی خۆشی بەشێکە لە کێشەکان و دروستکەری کێشەکان بە ڕۆیای بەڕێزەوە کۆندامێکی سەرکردایەتی یەکێتی بەشێک بۆ لە کێشەکان یا بەشێک بۆ لە دۆزینەوەی دەرچەیەک بۆ چارەسەری کێشەکان. خۆی ئەو کێشانی کە لە کوردستانە ڕوئەدەن بەشێکیان کێشەی بابەتین هەر لە کوردستانە نییە بە شێوەیەکی گشتی مرۆڤایەتی ئەگەر ببینی ئیستیقراری زۆر کەمتیاماوە یعنی ئینسان دەبێت تۆزێک بابەتیانە لەسەر ئەم بابەتانە قسە بکە کاگاوڕێ جگە لە کۆمەلگا پێشکەوتەکانی دنیا کە چوونەتە سەر سکەی ئاسایی خۆیان بە شێوەیەکی گشتی کە تەماشاکی کۆمەلگەی مرۆڤایەتی ئیستیقراری کەم بووە من پێم وایە کاتێک کە ئیستیقرار ون ئەبێت کاتێکە ناتوانانی لە ڕووی بابەتیەوە ئامانجەکان بێنیتە دی بە بێگومان ئەو کاتە گرفتە گەورەکان دروستە بێت یەکێتیش بەڵێ بە بێگومان بەشێک بۆ لە کێشەکان هیچ ئەمە زۆر وازەحە بەڵام لە پاڵیشیا یەکێتی بەشێکیش بووە لە بەدیهاتنی ئامانجەکانی خەڵکی کوردستان و بەشێکی ئەساسیش بووە لە چارەسەرکردنی گرفت و کێشەکان لە کوردستانە یعنی بە بێگومان ئێمە ناتوانین خۆمان لە مەسئولیەتی تاریخی بدزینەوە هێزێکیش نین لە مەسئولیەتی تاریخی خۆمان بشارینەوە وە وازحی ئەڵین بڵێ هەر وەکو چۆن دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بەشێکی ئەساسی یەکێتیە لە کێشەکانی شایەکێتی هێزێک نەبووە بڵێ ئیتر مەعسووم بێت و هیچ گرفتێکی نەبێت وڵات لەسەر ئاستی وەزیر لەسەر ئاستی پەرلەمانتار لەسەر ئاستی مدیر عام لەسەر لە زۆر ئاستا ئێمە نەمانتوانێت ئەدایەکی باش بکەین و دەبێت ئێمە کار بکەین بۆی ئەمانە چاک بکرێت یعنی کاتێک کە وەزیرێکی یەکێتی لە جێگایەک بە بێگومان مەبەستم کابینەیەکی دیاریکراو نییە مەبەستم لە وێنە گشتیەکەی خەباتکردنە بڵێ لە ژیانی فەرمانڕەواییە یعنی من پێم وایە ئەوەی کە مەسئولیەتێک وەرەگرێت لە ناو یەکێتیە مەسئولیەتەکە قورسترە لەوەی کە لەگەڵ هێزێکی لە ناو هێزێکی تربی ئەم مەسئولیەتە وەربگرێت بۆ لەبەرەوەی تۆ هێزێکی دەیان هەزار شەهیدت هەیە سەدان داستان و سەروەریت هەیە هەزاران قارەمانت پێشکەشی ئەم وڵاتە کردووە بۆیە دەبێت ئینسان بە تەواضعەوە تەعامل بکات ناکرێت پێی وایە کە مەسئولیەتێک وەرئەگرێت ئیتر ئەم دەسەڵاتی ئەوەیە هەیە چۆنی بۆ بریەوە کار بکات ئێمە مەسئولیەتی ئەخلاقی نەتەوەکەی خۆمان لە ئەستۆیە بۆیە بە بێگومان کاگاوڕێ بڵێ بەشێک لە کێشەکان بەری ئێمە ئەکەوێت بەڵام لەگەڵیشە بەشێک لە چارەسەرکردنی گرفتەکان و بەشێکی ئەساسیش تو تەماشاش بکەیت هەر کاتێک کێشەیەک ڕوئەدات یەشێتی نیشتیمانی کوردستان حەلی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکە بۆ ئەوەی ڕوبەری کێشەکە فراوانتر نەبێت لەمە زیاتر خەڵکی کوردستان تووشی ئاستەنگ و تووشی گرفتی گەورەتر نەبێت لە ڕووی سیاسیەوە گەرێمە باسکەین دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکە ڕۆڵێکی گرنگی هەیە لە واقعی سیاسی ئەم هەرێمی کوردستان هەم عێراق هەم هەرێمایەتی هەم ناوچەکە و هەم جیهانیش بەڕاستیانی چونکە یەکێکە لە ئەندامانی ڕێکخراوی سۆسیال ئینتەرناسیۆنال و ینی لە سەردەمانێکە سەرۆک مام جەلال ینی ڕەحمەتی لێبێت ینی ئەو جێگری ئەو سەرۆکی ڕێکخراوەکە بووە یەکێتی توانیوێتی ڕۆڵی سیاسی خۆی بەو شێوازی کە ڕوئیای هەبووە بۆ سیاسەتی هەرێمی کوردستان و عێراق بەرجەستە بکات یاخود نەخێر کەم و کورتی هەبووە لەمە ئەگەر کەم و کورتی هەبووە هۆکار و پاڵنەرەکانی چی بوون کاگەورە پرسیارێکی زۆر جددیە ئێمە بە لەسەر ئەمە ینی بابەتی بین ینی لێکدانەوەکەمان لەسەر بنەمای کار و کاردانەوە بینا نەکرابێت ڕوئیای یەکێتی بۆ تەعاملکردن و ئەو سیاسەتێکی یەکێتی هەی بووە بە تایبەتی لە کاتی ئەزمەکانە ڕوئیایەکی هەم وازەح بووە هەمیش ئەتوانم پێت بڵێم لە ڕاستیە جیاوازتر بووە لە بەشێکی گەوری هێزە سیاسەکانی کوردستان ڕوئیای یەکێتی بۆ تەعاملکردن لەگەڵ بەغدایە ئێمە هەمیشە پێمان وا بووە سەبارەت بە تەعاملکردنمان لەگەڵ بەغایە دەبێت ئێمە بگەڕێنەوە بۆ بەغا بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەمە هەر قسە نەبووە لە ماوەی دە ساڵی ڕابردووە چەندین وەفد شوێتە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان بەشێک لێگلەکانی خەڵکی کوردستان ئەوە بووە کە ئەم وەفدانە بەیانیە ڕۆن ئێوارە ئەگەڕێنەوە باشە من لە جەناب تەپرسم وەفدی ئێمە بە سەرۆکاتی کاقوبات چۆتە بەغدا بە مانگ ماوەتەوە هیچ جێگایەک نەماوە سەری لێ نەدات و ئەو سیاسەتی یەکێتی هەی بووە بۆ دەوڵەتداری بۆ ژیانی فەرمانڕەوایی لە دەیان سەردانی جیاواز ئەگەر تەماشای پانۆرامای سەردانەکانی کاقوبات بکەی بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغدایە بە بێگومان بۆ دەرئەکەوێت ئەو سیاسەتی کە ئێمە بڕوامان پێی بووە سیاسەتێکی حەکیمانە بۆ یاننا ئەوەی ئەمڕۆ کە خەڵک ئومێدێکی بۆ گەڕاوەتەوە پەیوەندی بەو ڕوئیایی یەکێتیەوە هەبووە بۆ سیاسەتکردن لەگەڵ بەغدایە ئێمە دەبێت بۆ خەڵکی خۆمانی ڕوونکەینەوە و ئەمە بابەتێکی ئێژگار گرینگە حکوومەتی عێراقی کاگاورە حکوومەتێکی خاوەن سیادەیە لەسەر ئاسی کۆمەلگەی نێودەوڵەتی حسابی بۆ ئەکرێت تەعاملکردن لەگەڵ ئەم حکوومەتەیە خیانەت نییە
تەعاملکردن لەگەڵ ئەم حکوومەتەیە یەکسان نییە بە پاشەکشەکردن لە مەبادە نیشتیمانی و نەتەوەیەکانی خۆمان بڕێکی زۆر عقلانەیە ئەوێ عقلی تایە تو تەعاملەکەی لەگەڵ بەغایە دەستکەوتەکانی خەڵکی کوردستانە پارێزیت کێشە دەستوریەکانت چارەسەر دەکەیت ئێمە 10 ساڵ دەرگامان لەگەڵ بەغا داخست چیمان دەستکەوت ئەی ئێستاکە لە نەتیجەی گفتوگۆیەک کە هەرچەند من بە سەراحەت کاقوبات وەکو جێگری سەرۆکی حکوومەت ڕۆیشتووە بەڵام بەشێکی پەیوەندی بۆ ڕوئیاوەیە هەبووە کە یەکێتی هەیبووە خۆجارانیش بۆ فدا ڕۆیشت بەڵام شەوێکە مایەوە یان نامایەوە بۆ ئەو ئەمینێتەوە بۆ ئەو سوور ئەبێ لە بەدیهاتنی ئامانجەکان بۆ ئەو کۆڵ نادا ئەمە پەیوەندی بۆ باگراوندەوە هەیە کە یەکێتی بۆ تەعاملکردن هەیە خەڵک دەڵێ یعنی بۆ نمونە ناکرێ ئەمەش بفرۆشیتەوە بە خەڵکی هەرێمی کوردستان چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی وەکو جەنابیشت دەڵێ وەکو زۆربەی لە سەرکردەکانی یەکێتی ژاماژی پێەکەن ئێدا مەزراوە بۆی کە خزمەت کا بە چین و توێژە جیاوازەکان بۆی کە بچێتە بوارە گفتوگۆ دیبلۆماسیەکانەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ بەغدا لەگەڵ هەرێمایەتی خۆ دوجار ینی ئەمە ئەرکی حیزبی و ڕێکخراوەی و حکوومەتدارێتی یەکێتیە کە دەبێ بەو ئەرکە هەستێ دوجار وایە یان نا یعنی ئەم گلەی هاوڵاتیان هەرێمی کوردستانی جەژەی خۆیەتی ئەگەتۆ بە واقعی وەری بگری بەبێ گومان ئەمەی کە ئێمە کردومانە بچووکتنی ئەرکی سەرشارمانە جێبەجێمان کردووە بەڵام لانی کەم ئێمە وەکو هێزێکی سیاسی خۆ دەبێ بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵین ڕویای ئێمە بۆ تەعاملکردن لەگەڵ بەغدایە چی ئایلانی کەم ئێمە ئەوەی کە ئێمە ئەیلین ڕوونکردنەوەی ئەجندای سیاسی خۆمانە بۆ تەعاملکردن لەگەڵ بەغدایە و خۆشبەختیشین بەوەی کە هەموو هێزە سیاسەکان دەوریان لەم جۆرە بیرکردنەوەی داوە جیاوازی نێوان سیاستکردن لە کوردستانە لە بینی هێزە سیاسەکانە زۆر ڕوون بوو زۆر ڕوون بوو ئێمە لە خراپترین دۆخەکانی خۆمانە داعش 12 کیلۆمەتری مابوو بەغدای پایتەخت داگیر بکە ئێمە ئەمانوت دەبێ کێشەکانمان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین لە باشترین ژیانی فەرمانڕەوایی خۆمان نبووینە لە هەرێم بڕوامان وا بووە کە دەبێت لەگەڵ بەغدا خاوەنی پەیوەندیەکی چەند دروست بین ئەمە جیاوازی دیدی ئێمەیە دەبێ ئەم جیاوازیە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵین ئەمە هەرگیز یەکسان نییە بۆی خوانە خواستە پیانی بفرۆشینەوە یان منەتیان بەسەرا بکەین نەخێر ئێمە کوڕ ئازاکانی خۆمان بەختەکان لە پێناوی ئەم وڵاتەیە بە خەڵکی کوردستانی نافرۆشینەوە بە ئەرکی خۆمانی ئەبینین هیچ هێزێک بە ئەندازی یەکێتی سەرکردەی شەهیدی نییە لیستی هیچ هێزێک بە ئەندازی لیستی شەهیدەکانی یەکێتی دوور و درێژ نییە ئەمە منەت نییە بەڵام حقیقت خۆ من وەکو کادرێکی ئەم حیزبە لانی کەم دەبێت ڕوونی کەمەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵێم دیدی ئێمە بۆ تەعاملکردن لەگەڵ دنیای دەروی خۆمان چی بووە سەبارەت بە هەرێمی کوردستانیش لە ڕاستیە سیاسەتی یەکێتی سیاسەتێکی زۆر وازەحە ئێمە لەگەڵ ئەوەیان کە کۆی هێزە سیاسەکانی کوردستان بە پاراستنی جیاوازیەکانی خۆیانەوە خاوەنی پەیوەندی تەندروست بن ئەگەر ئێمە پەیوەندیەکانمان تەندروست بوو ئیدارەدانی جیاوازیەکانیشمان ئەچێتە چوارچێوەیەکی نۆرماڵ و حاڵەتێکی ئاساییەوە کێشەکە ئەوەیە ئێمە پەیوەندیمان تەندروست نەبێت ینی کاگاوڕێ ئێستاکە لە کوردستانە یەشتان ماوە ئەم هێزە سیاسیانە لەمە زیاتر پەیوەندیان خراپ بێت دەبێت ئێمە بگەڕێنەوە بۆ بەدیهاتنی ڕۆڵە مێژوویەکەی خۆمان یەکێتی توانێت ڕۆڵە بژێڕێت من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر کارەکە لەسەرەوە هەوڵمانداوە ئێستاکە ئێمە پەیوەندی تەندروستمانی لەگەڵ هێزە سیاسەکانی کوردستانە لەگەڵ برایانی گۆڕانە خاوەنی یەک لیستی قوارەکە کە قوبات سەرۆکێتی ئەمە نەتیجەی یەکتێگەشتن تەفاهمی ئەم دوو هێزەیە و بڕوامان وایە ئەرکی مێژوویمان ماوە بۆیە پێویستە لەم قۆناغەیە ئێمە یەک هاوپەیمانێتی و یەک ڕوئیا و یەک دیدمان هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکان لە سەردەمانی ڕابردوو شایەنیەشێتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمان بووە زۆر جار لیستی هاوپەیمانیشانە بوو بۆ هەڵبژاردنەکانی ڕابردووی عراق ینی ئەمانە زۆرێک لە کادرانی یەشێتی و زۆرێک لە چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەڵێن بۆ نمونە یەشێتی هەندێک جار باجی قورسیشی داوە لەسەرەوەی کە هەندێک مەواقیفی نوانەوە یاخود هەندێک تەنازولاتی کردووە لە مافی خۆی ئەمەیان تا چەند وایە یەشێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی ڕوبڕی ئەم ڕخنانە بۆتەوە جنابی مام جەلال ڕخنیان لێ یەگر کە زۆر جار بۆ چارەسەرکردنی کێشەیەک بەبێ ئەوەی کە موقعەکەی خۆی لەبەرچاو بگرێت بۆ چارەسەرکردنی کێشەیەک خۆی جوهدی ئەکرد بە شخصی لەسەر ئاستی شخصی خۆی بەبێ گەڕانەوە بۆ مەکتەبی سیاسی لە پێناوی چارەسەرکردنی کێشەیەکە ئەمەیە کرد ئەمە نەریتە بۆمان ماوەتەوە لە جناوی مام جەلالەوە کاوە دەبێت ئێمە بەردەوام بین لەسەر ئەمە پرسیارەکە ئەوەیە ڕخنەمان لێ گیراوە لەلایەن دڵسۆزەکانی خۆمانەوە بەڵام باشمان کردویان خراپ نەتیجە گرینگە بۆ ئینسان نەتیجە گرینگە بۆ کۆمەڵگەی کوردواری لە نەتیجەی ئەم سیاسەتە نەرمەی یەکێتیە بڕێکی زۆری کێشەکان چارەسەر بووە یعنی لە 3-4 ساڵی ڕابردووە ئەگەر خیتابی هێزە سیاسیەکان ببینیت بە تایبەتی هەندێکیان بای ئەوە قرس بۆ تاوکو کێشەی گەورە لە وڵاتیا دروست بێت بەڵام ئێمە بەسەر خۆمان نهێناوە بۆ ئینسان دایمەن وێنە گەورەکەی سیاستکردن و ململانی لەبەرچاو بێت ئینسان دایمە قەزێ گەورەکە وەکو استراتیژ ببینێت نەکشتی بچووک
سەرمان لێ بشێنێت لە بەدیهاتنی ئامانجەکانیە بەڵێ. بەبێ گومان چەند ئەمە هاوپەیمانەتی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان گرنگە چەند گرنگە خەڵکی کوردستان دەوری لێ بدەن بۆ ئەوی بتوانین ئامانجە بەدیهێ ناتوەکانمان لەگەڵ بەغایە بەدی بێنین بە ئەندازەی ئەوەش گرنگە ئێمە لەگەڵ برانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ برایانی یەکگرتو کۆمەڵ برایانی شوعی هەمووی هێزە سیاسیەکانی کوردستانە ئەم ڕوحیەتە دروستکەینەوە نەتەوەکەی ئێمە لە خەم نەڕەخسیوە هەر کەسێک بارودۆخی سیاسی ناوچەکە ببینێت تێ ئەگا لەوەی کە ئێمە پێویستمان بەوەیە یەخیتاب بین بۆ لەبەرەوەی ئەرکە مێژوویەکە ئەرکێکە بەسەر هەمومانە دابەش بووە دەبێ هەمومان ڕۆڵی بنچینەیمان هەبێت لە بەدیهێنانی ئەو ئەرکە مێژوویانە ئەمە بۆەوە ئەبێت بە بڕوای من کاگاوڕێ خۆمان لە شتی بچووک بپارێزین شتی بچووک سەرمان لێ نەشێوێنێت کێشە و ڕووداوی بچوو بچووک کاریگەری نەکاتە سەر پەیوەندی مێژوویەکانی ئێمە و هێزە سیاسەکانی کوردستان بۆیە بە بێگومان ئەمە ڕوئیای ئێمە بووە پێشمان وایە لە نتیجەی ئەم سیاسەتە وای کردو کە ئێساکە لە ڕووی سیاسیەوە پەیوەندی نێوان هێزە سیاسەکان باشتر بێت و زیاتر هەست بە ئیستیقرارەکەی لە کوردستان و لە ناوچەکە ئێستا وەکو دەوترێت یەکێتیشی نوێ هاتۆتە ئاراوە دەیەوێت خزمەت کا بەبێت جیاوازی بەسەر جەمچین و توێژەکان یاریمی کوردستان و ئەم ڕەوڕەوەی چاکسازی ئێستا بینرێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لە دام و دەستگا حکوومیەکان و بە دیاریکراوی ئەگەر ئێمە باس بکەین ینی لە سنووری سلێمانی هەڵەبجە و هەردوو ئیداری ڕانیە و ینی ڕاپەڕین و گەرمیان ئەمە دەبینرێت ئەم قۆناغە چاکسازیە کە ئێستا یەکێتی ناوی ناوە قۆناغی نوێی یەکێتی ئەمە بەردەوامە بێت لە پێناوی چیدایە لە پێناوی یەکێتیایە لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستانایە بەڕاستی کاکفامی بە بێگومان ینی خۆی جارە چاکسازی یەکێکە لە خەسڵەتە هەرە گرنگەکانی مانەوەی هەموو هێزێکی سیاسی لە دنیاە نەکتەنها لە کوردستانە کۆمەلگا پێش ئەکەوێت لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگایە کێشە مەشاکلی تازەش دروست ئەبێت بۆی ئێمە بتوانین ئەم کۆمەلگای چەند دروست بێت و بە بەردەوامی خزمەتی بکەین دەبێت چاکسازی بکەین یەکێتی نابێت لە چاکسازی بترسێت یەکێتی نابێت نیگەران بێت لەوەی کە لە نەتیجەی چاکسازیە من نیگەرانە بمیان جەناب نیگەرانە بیت بۆ دوجار من گرنگ نیم کۆمەڵانی خەڵکی کوردستان و قەزیەکە گرنگە چاکسازیەک مادام بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە بە بێگومان بۆ ئەوانە بە بێگومان ئێمە لی پاشەکشە ناکەین و چاکسازیەکان لەسەر بنەمای کار و کاردانەوە نین چاکسازیەکان لەسەر بنەمای پێویستی و زەروریەتن ئەگەر زەروریەتێک هاتە پێشەوە هێزی سیاسی نەتوانێت لەگەڵ ئەو زەروریەتەیە دەست و پەنجە نەرم کات و ئەو زەروریەتە نەگۆڕێت بۆ قۆناغێک کە لە سایە کۆمەلگاکەی پێش بکەوێت بە بێگومان ئەو هێزە ئەبێتە بەشێک لە مێژوو و ئیتر ناتوانێت لە ناو ڕووداوەکانە جێگەیەک بۆ خۆی مسۆگەر بکات ئەم چاکسازیانە کراوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان باش هەزم کراویان خراپ قبول کراویان قبول نەکراوە بە بێگومان قبول کراوە بە بێگومان پشتیوانی کراوە بە بێگومان تەیید هەیە بۆ ئەم جۆرە چاکسازیانە ئەمانە گرنگن بەڵام ئومێد دەکەین دو ئامانجەکانی چاکسازی نەک تەنها لە سلەیمانی لە هەموو ناوچەکانی کوردستان بەدی بێت بۆ دوجار ئەگەر ئێمە بمانەوێت کوردستان هەمووی پێکەوە چون یەک گەشە بکات دەبێت هەوڵ بدەین لە چۆ کێشەیەکەیە لە چۆ گرفتێکەیە و لە چۆ کەسێک ئەدای خۆی وەکو پێویست جێبەجێ ناکات لەوێت چاکسازیەکە بکرێت بۆی ئەمە نەبێتە ئەوەی ناسنامەیەک تەنها بۆ شوێنێکی دیاریکراو چکە دوجار بۆ یەکێتی هەموو کوردستان گرنگێت توانێت ئەمە ینی گشتگیرکە لە هەموارێمی کوردستانە بە بێگومانی یەکێتی هێزێکی کاریگەرە یعنی وازەحەکە لەوەی کە هەمیشە بۆ ئاراستەیە کاری کردو کە چاکسازی لە ناو ژیانی فەرمانڕەوایی ئێمەیە بکرێت بۆی بتوانین فەرمانڕەوایی ئێمە لە وڵاتەیە نەبێتە بارێکی قورس دەستەشانی هاوڵاتیان کە خۆتەزانی هاوڵاتیان خۆیان گلێیان لە ژیانی فەرمانڕەوایی ئێمە هەیە بۆی بە بێگومان ئەمە بەشێکە لە مەبادئ و لە ڕوئیای یەکێتی توانیوێتی ینی ئەو جیاوازی کە لە ڕابردوو و لە ئێستاش تا ڕادەیەک ینی چکە خەڵک زۆر ئاماژەی پێکا و تا بۆ نمونە هەر لە مافە سەرەتایەکانی خەڵکەوە ینی ئێمە باسی بکەین بۆ نمونە و تا زۆر شوێن هەیە تا ئێستا ئاوی خواردنەوەی بۆ دابین ناکرێت زۆر شوێن هەیە بە دوو مانگ تاوەکو ئێسەوە دوو مانگی بەسەر ڕۆشتووە نەیانتوانیوە ئاوی حکوومەتیان بۆ بەردەنەوە بە تەنکەر دەستیان ناکەوێت یاخود کۆمەڵێ مافی سەرەتایی کە هەیە کە نەتوانراوە ئەمانە بەرجەسە بکرێت یەکێتی توانیوێتی ڕۆڵی هەبێت لەوەی کە ئەم دوو چینیە و ئەم جیاوازی کە دروست بووە لە نێوان چینی دەوڵەمەند و هەژار ئەمە ینی بەڕاستی کۆتایی پێبێن یاخود دەریش نەبێت کاڵی بکاتەوە تا ڕادەیەک یاخود نەتانتوانیەوە بیکەن ئەزانی خۆی مەسلەی ئەم جیاوازیانی کە لە کۆمەلگەی کوردیا دروست بووە جیاوازی ڕۆژی کورد و ڕۆژ نییە بەداخەوە حکومڕانی ئێمە لە بیدایەتەوە بە چاوێکی نەقدی تەماشا ڕووداوەکانمان کرد و هەڵسەنگاندنمان بۆ ڕووداوەکان کردووە ئەو جیاوازیە چینیاتی کە لە کۆمەلگایە دروستە بێت لە نەتیجەی ئەوەیە کە ژیانی فەرمانڕەوایی ئێمە چاکسازیتیان ناکرێت
ئەگەر هەر لە بیدایەت و لە هەموو قۆناغەکانە بەپی پێویستی قۆناغەکە ئاڵوگۆڕ بکرێ بەپی پێویستی قۆناغەکە چاکسازی بکرێتە بنەمای ئەساسی ڕووداوەکان بە بێگومان ئەم جیاوازیانە بەم ئاستە دروست نابوو. بەڵام من لە جەنابتە پرسم کاگاوڕێ لە 10 ساڵی ڕابردووە زۆرترین ڕخنە لە سلەیمانی ئەژیرا کە سلەیمانی خزمەت ناکرێت کە سلەیمانی پاشەقشەی کردووە کە سلەیمانی وەکو شار نەیتوانیوە یەکێکی خزمەتی بکات. ئەی ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕووداوەکان نبینن وەکو خۆی وڵایەوە بێ ئەوان بینەر وەڵام باشە کاتێک کە جادەیەک دروست دەکرێت میدیای گەورە لەسەر جادەیەک دنیا پڕ ئەکات لە سلەیمانی هیچ نەکرا جادە دروستکرا بۆ شوێنێکی تر دەرکەوت جادە گرنگەیان ئاو کە شتە سەرەتایەکان دروست نەکراوە لە سلەیمانی هەموو ئەم شتانە بناغەیەکی زۆر پتەوی هەیە. ئێمە ئەڵین کە ئەوەی کە کراوە لە سلەیمانی بناغەکەی پتەوە. خۆ من تەمەنا ناکەم هیچ شارێکی کوردستان توینی بێت هیچ شارێکی کوردستان گرفتی هەبێت. بەڵام کاتێک تو دێیت ئەم دەستکەوتە ڕواڵەتیانە بەم جۆرە تەوزیفەکەی بۆ حیاتی حزبی خۆیت دەبێت ڕێگە بە منیش بدەی ڕوونی کەمەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ئەزمەکانە ئەوە سلێمانی بەرگە ئەگریان شوێنی ترە لە کامە ئەزمەیە ئێمە تێکشکاوین. ئێستا گەر بینەر جوێی لە تۆ بێت یا خەڵکی شارێککە ئەڵێ کاکفامی ئەندامی سەرکردایەتی یەشێتیە شارچێتیەگە نا بە بێگومان من بیدایەت وتم حەز بە ئازاری هیچ شارێکی کوردستان ناکەم ئازاری هەر شارێکی کوردستان ئازاری جەستی خۆمانە. قسەکە لەسەر ئەوەیە بەداخەوە لە ماوەی ڕابردووە سیاست لەسەر بنەمای کار و کاردانەوە بینا ئەکرا لەسەر ئەوە بینا ناکرا کە ئەگەر کێشەیەکی شەبێ لە سلێمانی هاوکاری بکەین کێشەیەکی شەبێ بە هەمومان چارەسەری بکەین لەسەر ئەوە تەعاملەکە کە ئەمە تەوزیف بکرێ بۆ حیاتی حزبی لە پێناوی دەنگێکی زیاترە. کێشەکە ئەوەیە لە وڵاتی ئێمەیە باشیانی تۆ بەڕوئای جەنابەت یەکێتی ژەوی نەکردووە بۆ نمونە لە پێناو ئەگەر دەنگێک زیاتر بەدەستبێنێ هەندێ پرۆژە خزمەت گوزاری بکات نافێکی خۆشی نەبووە. قسەکە لەسەر ئەوە نییە پرۆژە جێبەجێ ئەکیانە قسە لەسەر ئەوەی ئەم پرۆژانە چۆن تەوزیفەکە بۆ خەڵکی کوردستان. من لە دەستگای میدیای کورسات دەپرسم چەند راپۆرتان کردووە لەسەر ئەوەی کە دیوە ناشرینەکانی شارەکانی ترپشانی خەڵک دەن نەتان کردووە نەشتان فرۆشتنی وە بڕاتان وا بووە کە دەبێ بەهێمنی هاوسەنگی ئەمە ئیشمان کردووە ئەوە بەشێکە لە سیاسەتی یەکێتی بەشێکە لە ڕۆیای یەکێتی ئەمەتان بۆ نەکردووە بۆ ئەوەی سیستەمی فەرمانڕەوایی لە وڵاتی ئێمە ئەگە کێشەیەک شێوێ بە ئارامی چارەسەر بکرێت هەموو شتێک حیزبایەتی نییە کوردایەتی و بزوتنەوەی کوردایەتی گرنگترە لە دەستکەوتێکی حیزبی هەڵبژاردنێک دێتە پێشەوە نابێت ئێمە بە هەشتێک دروستکەین بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبێت بۆ واقعی تەعاملیان لەگەڵا بکەین ئەم دۆخە سیاسی ئێسەی کوردستان ڕوونکەینەوە بۆ خەڵکی کوردستان هەر هێزێک بانگەشی ئەوە بکات لەم ئینتخاباتەیە بڵێت کوردستانەکەمە شامی شەریف و هەموو مانگێک لە کاتی خۆیان موچە ئەدەم ئەو پرسیاری لەسەر دروستە بێت ممکن نییە ئەمتوانی ئەمە بەدی بێنی بەڵام دەبێ یەکێتی لەنا ئەم فەوزایە بە بەرنامە لەگەڵ برایانی گۆڕانە لیستی هاوپەیمانی کوردستان ئەوەی ممکنە بە خەڵکی کوردستانی بڵێن کە ئەمانەتان بۆ بەدی دێنین کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێستا وشیارن کۆمەڵانی خەڵکی جاران نییە کە کۆنکرێتی بێت بۆیە هەر هێزێک بتوانێت بە شێوەیەکی هێمن بابەتی بێت لە گەیاندنی پەیامەکەیە من پێم وایە خەڵکی کوردستان ئەوەی لێ قبوڵەکات بۆیە ئومێد دەکەم ئێمە بتوانین بۆم هەڵبژاردنەش ئەجندایەک پێشکەشکردنەوەی کە من شتێک گەشتوم کاکوبات ئەجندایەکی ئامادە کردووە کە بە دڵنیایە و خەڵک قبوڵی ئەکات بۆ لەبەرەوەی تاقی کرایەوە لە بەغا جوودەکانی بیندرا کۆشەکانی بیندرا ئەمانە بۆ خەڵکی کوردستان گرنگە ئەوە گرنگ نییە تۆ دروشمەکانت چەند بری قەدارن بەقەت ئەوەی کە چیت کرد چەندێک پش و درێژ بوویت چەندێک چوویتە کۆبوونەوە کە نابەدڵیش بوویت من باش ئاگام لە کۆبوونەکانی بەغدا هەیە لە دەیان کۆبوونەوەیە بە ئەندازەی گەڕانەوە بۆ کوردستان و مقاتعی سیاسی نیگەران بووە پێویست بۆ بیکات بەڵام دانی بە خۆیان گرتووە و ماوەتەوە بۆ ئەوەی بتوانێت بژێوی ژیانی خەڵک ئەوەی کە خی گەورە لە قورآنا فەرمی ئەطعمەهم من جوع وآمنهم من خوف ئەمانە پشودرێژی پێویست بووە تاقی کراوەتەوە بۆ من پێم وایە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمانە ئەبینێت و بە بەختێکی باش بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ئەشکێتەوە بە ئینسافەوە حەقە باسیکەن ئیترەگەر هەر کەسە بە چای خۆی بینێ من ئەمە یەک شتی کە بڵێم زۆرێک لە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی هەمیشە ئاخیشیان هەیە دەڵێن کە یەکێتی لە لووتکەی سەرکەوتن و هیواکانی نزیکە بێتەوە هەمیشە لە هەناوێ تووشی ژانێگە بێت ینی ئەم ژانانە وای کردووە کە یەکێتی بێتە دواوە لەم خەباتە سیاسێ مەدەنیە دیموکراسیە حکومڕانی کە هەیەی و بە تایبەتی ئێسەکەی من نزیکە بینەوە لە هەڵبژاردن یەکێتی چۆن ناتوانێت زاڵ بێ بەسەر ئێش و ژانەکانی خۆیان کاکفامی خۆی بە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی دامەزراندنی لە 75 و هەتاکو ئەمڕۆ ئێش و ئازاری خۆی هەبووە کێشەی هەبووە گرفتی هەبووە بەڵام کۆمەڵانی خەڵکی کوردستان شایدن بەسەر هەموو کێشەکان ئازاڵ بووە
بۆ لەبەری یەکێتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەگەر گرفتێکیشمان هەبوو بێت دەیان گرفتمان بینیوە گرفتێکی دیاریکراوە مەبەست نییە لە 75 تاکو ئەمڕۆ دەیان جار یەکێتی لە گلان نزیک بۆتەوە زۆر جار دوژمنەکانی زۆر جار لەناو خۆیان تووشی گرفت بووە بەڵام لەبەر ئەوەی لێکدانەوەکانی یەکێتی بۆ سیاسەتکردن لێکدانەوەکانی یەکێتی بۆ ژیانی فەرمانڕەوایی لێکدانەوەکانی یەکێتی بۆ تەعاملکردن لەگەڵ ناوخۆی خۆی و دنیای دەرەوەی خۆی وای کردو تەجاوزی ئەو کێشانە بکات یعنی ئێمە دەست و پەنجەمان نەرم کردو لەگەڵ ئەم گرفتانەیە بۆیە ئومێد دەکەم ئێستاکە بە هەمان ڕوحیەتی جاران یەکێتی بەری نۆلووتکە کە من پێم وایە یەکێتیەکی بەهێز دوجار سایە و سێبەری بۆ کۆمەڵگەی کوردی بەبێ جیاوازی ئەبێت و ئەم سێبەری یەکێتی سێبەرێکی گەورەیە ئەگەر ئێستاکە لە جێگایەکیش کێشەیەکی بۆ دروست بووێەوە سێبەرەکە ئەمامە هێزێکە لە جناوی مامجلالەوە بۆی ماوەتەوە ممکن نییە ئەم هێزە هیچ شتێک لە کاروان دای ببڕێ لە کاروانی ئامانجە باڵاکانی لە کاروانی بۆ بەدیهاتنی خەباتێکی ڕەوای دیموکراسی لە کوردستانە یعنی ئێمە خۆمان وەکو یەکێتی کە یەکێتی هەموو شتەکان نبینین بڕۆ تەماشای دنیای ڕووناکبیری ئێمە بکە کە ئەوان باسی بکەن کە بڕوای یەکێتی چی بۆ بۆمانە هێزە سیاسیەکان دەیان دیدارمان هەیە کە باز لە ڕوبەرەکانی ئازادی ئەکەن لای کاتی یەکێتی لاواز بێت تای تەرازۆکە هاوسەنگ نابێت لە هەرێمی کوردستانە بەڕای جەنابە من پێم وایە ئەگەر یەکێتی لاواز بێ لە کوردستانە ئیتر قسەکردن لە خەباتی ڕەوای دیموکراسی قسەکردن لە هەڵبژاردنێکی نەزیە قسەکردن لە بەرفراوانبوونی ڕوبەرەکانی ئازادی هیچ بایەخێکی نامێنێت من نامێت زۆرمان دووتکەم لەوە زیاتر کاک فەرمیجان سوپاس دەکەم ئەمێ دوا سەرنج و پەیامی خۆت وەکو ئەندامی سەرکردایەتی وەکو سەرپەرشتیاری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی بگەێنی کاک هاوڕێم سوپاسان دەکەم ئومێد دەکەم ئێمە هەمومان بڕوحیەتێکی بەرزی کوردایەتیەوە بڕوحیەتێکی بەرزی نیشتیمانیەوە خۆمان ئامادە بکەین بۆم هەڵبژاردنە ئەم هەڵبژاردنە کۆمەڵێک ئەرکی ئەساسی لە ئەستۆیە کە لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە لە ڕێگەی سەنگی کوردەوە بەدی دێت ئەرکی سیاسیمان ماوە بەدی نەهاتووە ئەرکی ئابووریمان ماوە کێشەی زۆری لە بەردەمە هەموو ئەمانە پێویستی بوێت لە ڕێگەی خەباتی پەرلەمانی و بەدیبێنی کێشەکانی کەرکووک وەکو خۆی ماوە بە خەباتی پەرلەمانی و بە خەباتی دەستوری دێتە دی کێشەکانی خانەقین و شنگال و مەخمور و زومار و هەموو ئەم ناوچانە پێویستی بەوەیە کە هەوڵاتێک لە سلێمانی دەنگ بدات لە هەولێر دەنگ بدات بۆی ئێمە بتوانین بەم ئالێتە ڕەوایی خەبات ئەوەی کە بە چەک بەدینات بەم ئالێتە ڕەوایە بەدی بێنین ومێ دەکەم کەم و کورتیەکانی ژیانی فەرمانڕەواییمان خەڵک زۆر سار نەکاتەوە بەڵکو بە ڕوحیەتی چارەسەرکردنی کێشەکان بە ڕوحیەتی هاوسەنگکردنی هێز لە کوردستان و لە عێراقا هەموو بەرەو سنووقەکانی دەنگدان بچن وەلیستی هاوپەیمانی کوردستانیش بتوانێت دو ئامانجەکانی خەڵکی کوردستان لە خۆشگوزەرانی بەدی بێنێت زۆر سوپاس بۆ برای عزیزم کاک فەرمی بورهان ئەندامی سەرکردایەتی یەکێتی و سەرپەرشتیاری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی کە لەستۆ لەگەڵ ماوە سوپاس بینەرانی بەڕێز زەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کران نیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ